بێگومان ئەمڕۆ یەکەم نمایشی تایبەتی فیلمی ئالوودە لەسەر شاشەی سینەما دەست پێ کات و بە خۆشحاڵیەوە فیلمەکە لەلایەن دەستگای میدیای کورساتەوە بەرهەم هاتووە و چەندین ئەکتەری دیار لە نێو فیلمەکەیە ڕۆڵ ئەبینن و یەکێکە بێت لەو فیلمانەی کە بێگومان زۆر تایبەتە و پێی وتەی بەشێکی زۆر لە ئەکتەر و لە بەرەمێنەرانی فیلمەکە هەم چیرۆکەکەی با بڵێن چیرۆکێکی واقعیە و هەروەها تەواوی کاسی بەرەمەنانی فیلمەکەش بە خۆش حاڵیەوە کوردن. ئەمڕۆ نمایشی فەرشی سووری فیلمی ئالوودە دەست پێکات و لە سبەینەوە لە بەشێک لە سەر شاشەی سینەماکانی هەرێمی کوردستان فیلمەکە نمایشەکرێت. میوانیم ئێوارەیەم هەریەک لە بەڕێزان کاک سۆران نەقشبەندی کە بەڕێزیان بەڕێوەبەری بڵاوکردنەوە و پەیوەندیە گشتەکانی فیلمی ئالوودەن و زۆر بەڕێز پێشڕەو حسێنی ئەکتەر لەلای من میوان سڵاوتان لەبێ. سڵاو لە تۆش هەستێکی چۆنە؟ هیلاکی دوای ساڵێک ئێستا ئەبینەوە. وەڵای نەوعێک لە نامۆیی تایە من لەبەرەوەی یەکەم جاری شانی لە شانوێ ئەو مەراسمانە نییە نەوعێک لە نامۆیی تایە بەنسبەتمەوە کە ئەم کوڕانە بە تایبەت کە سەیری کاستەکەکەم یا گورۆکەکەم هەموو بەجلێکی جیاوازەوە هاتووە وەکوای ئاهەنگێک بێ تەناوەستەیە کە تۆ لە ئاهەنگێکە. هەستەکەی لە دوای ساڵێک کارکردن لە دوای چاوەڕوانیەکی زۆر شتێکی جیاوازە بۆ تۆ لەبەرەوەی کاک پێشەوە کۆزانی یەکەم با بڵێن تەجروبەی فیلمی درێژی شتە بۆ تۆ. لە ڕاستیا من پێم وایە ئەوەی کە گرووەکە ئەستی پێکایە کاسەکە ئەستی پێکا زیاتر چاوەڕوانی چنینەوەی ڕای خەڵکە کە چیمان لەسەرەڵێن لەبەرەوەی ئەمە ئێستا بینەرێکی و بەڕاستی دەقیق و وردبینمان هەیە کە بەهۆی کرانەوەی دنیاوە توانێت فیلمی باش ببینێ. تەسەورەکەم ینی ئەوەی کە لە کاستە لە ئیشەکەشا بێ ئەکتەریش خۆی پێشەموو کەسە ێزانێت چی کردووە. من دڵخۆشم بەوەی کردومە لەم فیلمەیە پێم وایە هەنگاوێکی زۆر گەوران باتە پێشەوە و بەگشتی فیلمەکە ژوایە پێم وابێ سینەمای کوردی یان سینەمای کوردی بەو مەفهومە ئامە گشتیە کە لە هەر چوار پارچە هەیە ئەوەی کە تایبەتە بێمەوە تایبەتە بەم شارە هەنگاوێکی باش سینەما باتە پێشەوە. دەستخۆش. کاک سۆران هەستی تۆ چۆنە؟ وەڵا بێگومان بۆ هەموو کەسێک تایبەتە بۆ ئێمە تۆزێ تایبەتی ترە بە حکمەوەی کە مەسلەی بڵاوکردنەوە و بازارگەری و ئەو پەیوەندیە گشتیەکان و ڕێکلام و ئەوانە هەر هەمووی ینی بە شێوەیەکی گشتی تازەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقا و دوای ئەم ینی تقریبان دو-سێ ساڵێکە بێ بەداخەوە بە بۆنەی کۆرۆناوە 1-2 ساڵ وەستاین بەڵام ئەم 2-3 ساڵەی ئاخیر بەڕاستی خۆشبەختانە ینی بەرهەمی زۆر باشمان هەبووە پێشکەشی بینەران. ئەتوانم بپرسم نهێنی فیلمێکی سەرکەوتوو چۆنە بۆ ئەوەی کە بڵێن بینەرێکی زۆر بێگومان ئەو کەسانی کە لە بڵین کارێکی بەڕێستا ئیشەکەن لە دوجارە ئامانجیان ئەوەیە کە زۆرترین بینەر بۆ فیلمەکە بە بڵێن بێنە نێو سینەماکانەوە. چۆن کار لەسەرم بابەتاکەن ئێوە؟ وڵا بێگومان فیلم خۆی لە چیرۆکەکەەوە دەست پێەکە ینی ئەگەر چیرۆکەکە سەرنجڕاکێش بێ دیارەوە ئەکتەرەکان باشترە زاننەوە ئەحساسە لە کاتی خوێندنەوەیە ئەوان نەتوان ڤژۆڵایزی فیلمەکە بکەن کە ئایا باشە بێت یا خراپە بێت. ینی هەر لە بیدایەتەوە لە بیرۆکە و لە چیرۆکەکەەوە دەرەکەوێت کە ئەو فیلمە لە چه ئاستێک و لە چه کواڵەتیەکە ئەبێت. بێگومانی شەویشەی کە بۆ فیلمی ئالوودە کراوەکو هەموو فیلمەکانی تر کە بەسپاسەوە هەردوو کۆمپانیای گلۆب و کورد ڤژن کە ئەرکێکی زۆر زۆریان کێشاوە لەوەی کە ئەم فیلمە زۆر بە جوانی دروست کرێت. ئەمە ژواکە کە بەڕاستیەکەی چاوەڕێی ئەوە بکەین کە ئایا بینەر لەم فیلمەیە چی ئەڵێت کە ئەمڕۆ تۆزێک ینی ئەحساس و قەلەقیەکەەوە یەکەم جارە بەر بینەرانەکەوێت ئێمە خۆمان بینیومانە ینی عادەتەن کە فیلمێک دروستەکرێت تۆ خۆت چاوی خۆت ناتوانێت هەڵی سەنگجانە بەڕاستیە بێ بەربینەر بکەوێت چکە بۆ ئەوان دروست کراوە سۆ ئەم ێوارەیە ئەزانین کە ئایا بەڕاستیەکەی فیلمەکە لە چه ئاستێکایە و خەڵک فیدباکی چۆنە بێ لەسەر مادام فیلمەکەی بینی و کۆمەڵێک پرسیاریشی لێگین کاک پێشڕەو کۆمەڵێک باری سەرشانی تەستوکەکەم لەوارەوە. باشە کارکردن لە فیلمێکا بۆ یەکەم جار ئەوەی کە تۆ خۆت ئاماژەت پێ کرد بەڵام هەم سینارەستەکەی هەم چیرۆکنووسەکەی و هەم دەرهێنەرەکەشی یەک کەس بێ هەستێکی چۆن بۆیش کاک سیروان محەممەدە؟ ئەوەی کە جیا کاتەوە فیلمە جیاکاتەوە ئەو ئەنسوڕانن کە تۆ باسە کرد شتێکی تریشەیە ئەوەی کە گروپە تەکنیکیەکەوانەی لە پشت کارەکەون کۆمەڵی گەنجاتون دەرچووی سینەمان
بەڕاستی زۆر زیرەکانە کاریان کرد زۆر ماندوونە ناسانە کاریان لەگەڵا کردین بەشێکی زۆری سەرکەوتنەکە ئەگەڕێتەوە بۆ هێزە نوێیە خوێن گەرمەی کە هاتوونەتە ناو سینەماوە لێزانن و خەریکی بەرهەمێنانی فیلمەوە زۆر باشە کەوای کاک سۆران مادەم فیلمەکەت بینیوە و تۆ بەڵێن بەڕێوبەری ئەوەی کە چۆن خەڵک ڕاکێشید بۆ فیلمەکە چی تۆی ڕاکێشا بۆ فیلمەکە و چی ببینێر ئەڵێیت کە بێن فیلمەکە ببینن چونکە بەڕاستی من ئەوەی کە فیلمەکەم نەبینیوە بەڵام ئەوەی کە شارەزایم لێ هەیە کە فیلمەکە ئەزانەوە فیلمەکە چیرۆکێکی واقعی هەیە و باس لە بەشێک لە خێزانەکانی یاخۆ بڵم زۆرینەی خێزانەکانی کورد ئەکات و خوانی تابینەوە ئایا تەنها ئەمە بەسە بۆ ئەوەی کە ئێمە بینەرەکە ڕاکێشین یاخود بابەتی تر هەیە بۆ ئەوەی کە بینەر بێن و سەیری فیلمەکە بکەن خۆی تێما ینی تیمی فیلمەکە لە ناو چیرۆکەکەی زۆر زۆر گرنگە و شێوازی داڕشتنەوەی چیرۆکەکە لە ناو فیلمێکە ئەمەش زۆر زۆر گرنگە کە خۆشببختانە لێرە ئەم ئەدەپتیشنە واتە لە چیرۆکێکی ڕاستیەوە وەرگیراوە ئەمە یەکێکە لەو شتانەی کە زۆر زۆر سەرنجی بینە ڕاکێشێ بە تایبەتی لە کاتێکا کە فیلمەکە فیلمێکی کۆمەڵایەتی بێ باز لە قەزەیەکی کۆمەڵایەتیەکە چکە بەڕاستی ئەمە ئێستا لە مەرحەلەیە پێویستمان بە فیلمی ساینس فیکشن نییە ینی خەیاڵی زانستی و ئەمانە لەبەرەوەی ئێمە چیرۆکی زۆر زۆرمان هەیە نەگەڕاونەتەوە ئەمە یەکێکە لەو شتانەی لەو خاڵانەی کە پۆینتێکی باشە بۆ ڕاکێشانی بینەر و من هەلێرەوە لەم شاشە جوانەی کورساتەوە داوتیان لێ یەکەم کە بە دڵنیاییەوە من ینی بە حکمی ئیشەکەی خۆمان چەند کەسێکمان بردووە کە لە فەزای فلیمانین هەنێکیان لە فەزای فلیمایە وەکو ڕەخنەگەر وەکو سەرنج بزانین فیدباکی خەڵکی ئاسایی چۆنە بێ لەسەری خۆشببختانە حەزیان کردو بۆ جاری دووەم و سێم بیبینەوە ئەمەش نیشانەیەکی زۆر زۆر باشە لە فیلمە عادەتەن تۆ چاوەڕێەوە کەی کەبزانین بینەرەکە چیاڵێت من لێرەوە ینی گارانتیەوەیم کە هەر کەسێک بێت بۆ بینینی فیلمەکە بە دڵنیاییەوە سەرنجیە بات و زۆریش احتیمالی هەیە کە بۆ جاری دووەم بێوێ چکە تەفاسیلی زۆر زۆر وردیتیایە من لێرە نامەوێت سپۆیڵیکەم شتی زۆر زۆر وردیتیایە چیرۆکەکە زۆر زۆر بە جوانی پلۆت کراوە زۆر جوان چنراوە بە جۆرێکە کە خەڵک خۆی تیا بینێتەوە و باسی قەزەیەکی شکات کە هەر کەسێکمان ڕۆژانە لەواچێ تووشی ئەو حاڵەتە بین چکە بۆ نمونە خواردنەوە کوحولیەکان شتێکی زۆر زۆر باوە لێرە و ئەکرێ بە شێوازی خراپ بەکار بێنرێت و دووبارە بوونەوە وەکۆڵێن ماڵکاولی بەدوایەت بزەبت سۆ ئەم چیرۆکە عادەتەن ئیشی هوەریش چییە گێڕانەوەی خراپیەکانی کەسێکە بەتەڵێکە کە ببێتە دەرز ببێتەوانە بۆ ئەوانەی کە بن بە بینەری چیرۆکەکان بانەڵێم شانۆیان سینەما بەڵام با بڵێم ئەم تەجروبە نوێیان چۆن بوو تۆ لە شانۆیە لەسەر تەختەی شانۆ کە ڕاستە ماوەیەک لەمەوبەر کات بێت شەوپێکەوە چاوپێکەوتنمان کرا لەسەر تەختەی شانۆوە ڕاستەوە خۆ بە بینەرەکانەوت کە شانۆی تر لە قوڵایی توایە و لەگەڵ توە هەر گەورە بووە بەڵام ئەم تەجروبەیەش بۆ تۆ جارێکی تر و هاتنە نزیکی کامێرا و بەریەکەوتن لەگەڵ ئەو کەسانی تراچکە هەمیشە ئەڵێن کارکردن لە شانۆ زۆر جیاوازە لە دراما و سینەماش زۆر جیاوازە لە هەردوو ئەو ژانرەی تر چۆن بوو بۆ تۆ ڕۆڵەکەش چۆن بوو لە ڕاستی ئەمە زۆر شتی لەسەر نووسراوە کتێبی لەسەر نووسراوە خەڵکیی زۆر لەسەرمە قسەیان کردووە بەڵام لە دنیاشا بڵین شانۆکارەکان هەروانە بوون کە دوایش لە فیلمەکانە حزوریان هەبووە بەڵام ئەوی کە جیانەکاتەوە شانۆکاری ئێمە یا ئەکتەری شانۆیی بۆ بەرجەستەکردنی کارکتەرەکەی ڕۆچوونێکی عمیقەکە لە بەروەی بینینەکە ڕاستە و خۆیە تاکە فەرق ئەوەیە کە بەرکەوتنی تۆ لە سینەما ناڕاستە و خۆیەوە و ئیحساسی بینەر لەو کاتەیە کە کارەکەی تۆ بینە هیچ کاریگەریەکی لەسەر تۆ نابێ بەڵام لە شانۆیە کاردانەوەی بینەر هەناسەکانی بینەر پێکەنینی بینەر هەموو شتانی کە ئەکتەر لەسەر شانۆستی پێەکە پاڵنەرێکە بووی ئەوەشی کە لە ڕووی تەکنیکەوە جیایەکاتەوە لە شانۆی ئەو تەعەمقکردنەوە لە ئەکتەرەکە لە بەروی پەیوەندیەکە ڕاستە و خۆیە کە ئەوەی کە پێشکەشی یەکات نەوعێک سحر و ئەفسونی تیابێ بەڵام ئەم سحر و ئەفسونە لە سینەمای کامێرامەت بۆکە تۆ پێویستت بۆ ڕۆچوونە قوڵە نییە یعنی نواندن بۆ کەسێکی مەسرحی لە سینەمایەگەر سەر لە خۆی تێگنێەوە دەم و دووی تێگنەچێ بە تەنها نواندنێکی ڕووکەشە کە هیچ هیلاکبوونێکی ناوێ وەگەزانی شانۆ 6 مانگ چوونە قاعەیە بێ بەڵام سینەماوەشی ناوێ ڕاستە دەستخۆش بێگومان کاک سۆران زۆر کاتەڵێن کە هەندێک لە فیلمەکان بۆ فستیڤالە جیهانیەکان بەرهەمەهێنرێن و زۆر کات هەیە کە بینەری ئێمە خۆمان فیلمەکان زۆر زۆر باشن کوالێتێکی زۆر باشیانەیە چیرۆکی زۆر تایبەتیان هەیە بەڵام هەمیشە ئەوەی کەی بینین بۆ فستیڤالە جیهانیەکانە تا چەند گرنگان فیلمانە ئێستا بەرهەم بهێنرێن بۆ ئەوەی لانی کەم
بەڵێ هۆڵەکانی سینەمای ئێمەش بەم شێوەیە بن پڕ ببنەوە ئیتر لە بری سیرکردنی فیلمەکانی هۆلیوود فیلمەکانی تر ئێمە هۆڵەکانمان بەم شێوەیە بێت وە قەرەباڵغێکی زۆر ببینین بۆی کە بینەری کوردیش لە فیلم و هەروە لە ئەکتەرە کوردەکانیش بێ بەشنە من بێگومان با من لەوە دەست پێ بکەم کە کاک پێشۆ کەسێکی مەسرحی بەناوبانگە یعنی لە مەسرحیشا ناتوانین ئێمە شەڕ بە بینەر بفرۆشین بەڕاستی ماوەیەک ئەو شتە هەبوو کە یانوت بینەری مەسرح یا بینەری ئەم شتە نەماوە بەڕاستەکەی ئەوە قسێکی ڕاست نییە چکە بینیمان هەنی مەسرحیمان بینی کە 2 مانگ ئیشی کرد هەموو ڕۆژێک هۆڵەکە پڕ بوو فیلممان بینی لەم شارەیە کە بۆ ماوەی 2 مانگ و 3 مانگ عەرزکرا هەموو ڕۆژێ هۆڵەکان پڕ بوو لە شارەکانی تر بە هەمان شێوە یعنی ئەمە کۆتایی هاتووە لە ڕاستیە ئیشکردن لە ناو فیلمە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم 10 ساڵ و 15 ساڵەی ئاخیرە بە 2 هێڵ ئەڕوات یەکیشانەوەیە کە بۆ فستیڤالەکان دروستەکرا ئەمە هەر نیەتی دایرێکتەرەکە و پرۆدیوسەرەکان بۆ بوو کە ئەم چیرۆکە بۆ فستیڤالەکان دروست کراوە بۆ لەبەرەوەی کە بیریان لەوە نەکردوەوە ینی قورسە مۆزوعەکە زۆ قورسە وەکو ئیندەستری وەکو پیشەسازی ئەبێ تعامل لەگەڵ سینەمایە بکرێ لە قەڵبی پیشەسازیە ئێمە بنەماکەمان نییە بەداخەوە چەند ساڵێکە هاوارەکەین کۆبوونەوەی دنیامان کردووە ئەنواع عشقال وعد و عودمان لە بەرزترین ئاستی مەسئولیەتەوە تا نزمترین وەرگرتووە بەداخەوە ئیشەکان نەچۆتە پێشەوە ئەمەش زیانەیە لە مەسەلەی پیشەسازیەکە چکە ئێمە تا نەبێ بە پیشەسازی هەر لە یەکەم مەرحلەوە تا کاتی بڵاوبوونەوەی ینی هەر لە دروستکردنیەوە بە کەرتی تایبەت و کەرتی حکومی و ینی ئەمانە پێکەوە ئەم ئیشە بکەن بۆ هیوایم کاری لەسەر بکرێت و ئەم فیلمە تایبەتانە هەمیشە لەسەر سینەمەکانی کوردستان ببینین و تایبەتیش لە شاری سلێمانیا سوپاس بۆ بەڕێز کاک سۆران نەقشبەندی بەڕێوەبەری بڵاوکردنەوە و پەیوەندی گشتەکانی فیلمی ئالوودا زۆر بەڕێز کاک پێشۆ حسێنی ئەکتەر دووبارە بەخێربێن سوپاس بۆ ئێوە